بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی توشبووان بە پەتای کۆڕۆنای گۆڕاو لە هەولێر، ژووری ئۆپەراسیۆنی پارێزگا ڕێوشوێن و ڕێکارەکانی خۆپارێزی تونتر دەکاتەوە. لەو چوارچێوێژدا هێزە ئەمنیەکان بە نێوشاردا بە شێوەی مەفرەزە لە شوێنە گشتیەکان بڵاویان پێکراوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت هەوڵەکان بۆ خۆپارێزین و بڵاوکردنەوەی هێزەکان بەتەنها بۆ ئەوەیە هاوڵاتیان پابەندی ڕێنماییە تەندروستیەکان بن، نەک بۆ سزادان. ئەمە بۆ غەڕامەکردنی خەڵک نییە، بۆ عەرقەڵەکردنی ئیشی خەڵک نییە، بەڵام کارەکە یعنی بە پێی ئەو ئامارەی تەندروستی بۆ پێی ئەو ئینزارە سوورەی لە تەندروستی بە ئێمە دراوە، بەڕاستی کار لە کار دەترازێ، دواتر خەڵک لەدەست دەدەین، عەزیزانمان لەدەست دەدەین و ئەو مستەشفایانەی ئێمەش هەیە توانای ئەوەندەی نییە ئەو هەموو خەڵکە وەربگرێ. بۆیە ئێمە دەڵێن پێشی تای بەڕێ بەخۆدادا، یعنی دەبی ئەمە شتێک بکەین بۆ ئەوی هاوڵاتیان بپارێزین. لای خۆشیەوە بەڕێوەبەری تەندروستی هەولێر دەڵێت مەترسی جددی هەیە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنای گۆڕاو، دەشڵێت بەشێک لەو توشبووانە بە شێوەی تون توشبوونە و ئەو شوێنانەشی بۆ چاودێری چڕدانراون پڕبوونە. بەداخەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کەوا ڕەوشی کۆڕۆنا و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری پارێزگای هەولێر هەروەک داتایەکان بە بەراورد لەگەڵ هەرێمی کوردستانیش ڕێژەی توشبوون و پۆزتیڤیتی زیادی کردووە، زیاتر لە 10% دەبێتن. ئێمە ئەو ڕێکارانەی کە ئەنجام دەدرێتن هەمووی ڕێکاری تەندروستین، بەمانای ئەوەی کە ئەمە ئەگەر هاتوو داوا ئەوە دەکرێتن پابەندبوونی هاوڵاتیان بە جێبەجێکردنی ڕێنماییەکان بێت، ئێمە تاوەکو ناچار نەبین ڕێکاری تونتر بگرینە بەر. بۆ نمونە قەدەغەی هاتوچۆ، بۆ نمونە داخستنی شوێنە گشتیەکان، بۆ نمونە داخستنی مزگەوتەکان، چکەوانە بەڕاستی کارێکی ئەستەمە بە تایبەتی لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان کەوا ئێمە لە وڵاتێکی موسڵمانین و پابەندین بە توقوساتی ئاینیەوە، بۆیە کارێکی ئەستەمە داخستنی مزگەوت و بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆز، بەڵام ئێمە پێویستە هەمومان هاوکاری یەکتر بین، ڕێنماییەکان جێبەجێ بکەین. ڕێژەی توشبوانی کۆڕۆنای گۆڕاو لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی خێرا ڕوو لە بەرزبوونەوەیە. وەزارەتی تەندروستیش هۆکارەکەی بۆ لاوازی ڕێکارە تەندروستیەکانی خۆپارێزی و تێکەڵاوی هاوڵاتیان لا بۆنە و گەشت و گەڕانەکان دەگێڕنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.